پرەکانی هەفتەیە یەکەمی خولی پلێشی لاوانی کوردستان و لە کۆمەڵی هەولێر لە سەر ێرگای بنکەی وەرشی بنەسڵاوە لاوانی جیان میوانداری لاوانی ئاڵایان کرد. هەرزوو لە دەستپێکی یارەکەی وازاد لاوانی ئاڵای بە گۆڵێک پێشخست لە ناوڕاستی نیوەی یەکەم و لە خولێکی 26 وامین ئەنجامەکەی بۆ جیان یەکساند کردەوە. لە نیوەی دووەم یارەکەشدا لەگەڵەوەی لاوانی جیان لە کۆنتڕۆڵی تۆ باڵا دەستتر بوون، بەڵام لاوانی ئاڵا حالی مەترسیدارتریان بۆ سەر گۆڵیانەی میواندار هەبوو. لە خولێکی هەفتاویەکیشدا هیوا ئازاد بۆ دووەم جار لاوانی ئاڵای پێشخستەوە. لە خولێکی هێشتاویەکیشدا ئەحمەد ئیدریس بە گۆڵی سێم بۆ لاوانی ئاڵا تیپەکەی لە سەرکەوتن تەواو نزیک کردەوە. یارەکەش هەر بەم ئەنجامە کۆتاییات و لاوانی ئاڵا بۆ خاوەنی سێ خاڵ و هاتە پێشەنگی کۆمەڵەکە. ما زۆر خۆشەکە بە یاری یەکەم لە خولەکە بەس ئەنجامی سێبێک بردمانەوە و زۆر سپاسی کاپتن قانع و کاپتن عومەر و کاپتن سەیدا و مامۆستا بۆتان دەکەین کە زۆر یارمەتیان داین و زۆر هەوڵمان دەکەوە گەمەی ببینەوە. یەکەم گەمەش لە خول مانایەوەیە کە ئەنجامێکی باشتر بەدەست دێنین.